بەهۆی هەڵکشانی حاڵەتەکانی تەقەکردن لە شۆفێری تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای دانەغاز لە ناوچە جیاوازەکانی هەرێم ژمارەیەک لەو شۆفێرانە گرتبوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند. ئەو شۆفێرانە دەڵێن بەهۆی ئەوەی کە لە ڕێگەکان لەلایەن چەکدارانی نەناسراو تەقەیان لێ دەکرێت و ئەمنیەتیان پارێزراو نییە، بۆیە بڕیاریان داوە مانگرتن لە کارەکانیان ڕابگەێن و نەچنەوە سەر کارەکانیان تا لایەنی پەیوەندیدارە و کێشەیان بۆ چارەسەر دەکات. ئێمە مشکلەمان تەنها ئەمنیەتە، بەڵێ ئەمنیەتی ڕێگاوبانمان بۆ دابین هیچ کێشەیەکمان نییە. ئێمە کێشەی ئەمنیەتمانەیە بە بەتاڵیتین تەقەمانیەکەن بە بارۆڕین تەقەمانیەکەن ئەم کۆمپانیای گردوێتی نایەت خەت، ینی بۆ تەقەمانیەکەن بۆ لە پێشە تەقەمان لێ نەکرابوو، ینی منافەسەی بینی کۆمپانیەکان بە ئێمە ڕژێنن. ئێمە چ گوناحمانەیە خاڵە گەورەکەم لێرە و هەتا خەلەکان تەقەت لێکرێ تێگەشتی واتە لە سنووری سەوزایە لێرە تەقەولێکرێت لە قادەکەرم ئمشەوە لە ساحەکە تەقەیان کردووە لە سایق من ناو سیارەکە یاخەوە تەقەم لێ بکەم تەنکەی نەفتەن پێ ئەگەر بگرێ خۆش مەسوولەتیایە صاحب کۆمەڵێ ماڵ و مناڵم نەوەی ئەنفالم یعنی ئەمە تعدا لەو خەڵکەکەنم ئەم حکومەتە بە حەقەت دوو کۆمپانیایە کاکە بۆ ناچێتەوە وازی دێبێنە هل لە زۆنی سەوزا تەقەتان لەگرێ یاخود لە زۆنی زەردیش نا لە سۆرانش تەقەمان لێکەوە لە سۆرانش سیارەمانە لە سۆران تەقەی لێکەوە سۆران بۆ بەدواداچوون بۆ کێشەی کەمی و نەبوونی غاز لە ناوچە جیاوازەکانی هەرێم لەلایەک و کێشە و داواکاری شۆفێری تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای دانەغاز لە لایەکی دیکە ژمارەیەک لە پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکان سەردانی کۆمپانیای دانەغازیان لە سنووری ناحەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ کرد. سۆران عومەر ئەندامی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە ئاسکێشەی تاقیکردن لە شۆفێری تانکەرەکان بە کەمتەرخەم دەزانێ و وتی تا ئەو کێشەیە چارەسەر نەکرێت قەیرانی نەبوونی سوتەمەنی و غازی ماڵان بەردەوام دەبێت. بەڵێ دیارە بە درێژایی ئەمڕۆ ئێمە لە بەدواداچوونە بووین بۆ ئەم کێشەی داناغاز و کێشەی دۆسیەی غاز و کێشەی غازی ماڵان ئەوەی کە ئێمە گەیشتوێ ئەو نەتیجە بەرەمێنانی غازی هیچ مشکلەیەکی نییە. دوو هێندەی پێداویستی خەڵکی کوردستان غاز بەرهەم دێت. کێشەکە پێشووتر گرفت هەبوو لە بینی کۆمپانیا و ڕادەستکردن و وەرگرتن. ئێستا کێشەکە ئەوەی کەماوەتەوە ئەوەیە کۆمەڵە لە سایق تەنکەرەکان و ئەوانەی بارەکەن تەقەیان لێکرێ تا ئێستا 22 تەنکەر تەقەی لێکراوە و خەڵک سامار بووە ئەوانە لێرە و لەوێ لە شوێنی جیاواز خەڵکێکەیە تەقەیەکە. ئێمە بەڕسمی داوامان لە حکومەت هەرێمی کوردستان کردووە کە ئەم دۆخە ڕابگیرێ و ئەمنیەتی ئەم خەڵکە پارێزراو بێ ئەمنیەتی خەڵک پارێزراو بێ بە دڵنیاییەوە هیچ گرفتێکی خاص لە کوردستان ئێستا بوونی نییە. ئەوە داواکاری ڕەوایە و بەڵێوایە ئەوە ژیانیان لە مەترسیە غاز و نەودوان ناگوازرێتەوە شکەوە ئەگەر تەنکیەکەی فیشەکەکە بیبڕێ خۆشی تایە سەر و ماڵێ ڕوا بەڵێ حەقی خۆیانە و ئەگەر کێشەی تەقەکردن ڕانەگرن کێشەی سوتەمەنی و غاز بەردەوامە بێت. کێشەکان لە دانەغاز نییە لە دەرەوەی دانەغازە کۆمەڵێک چەکدار پەیابوون لەم گردوتە پۆڵکانەوە بۆەوەی کە هەر خۆیان ئەو ئیشە بکەن نایڵنەوە ئیشە بکرێ ئەوە گرفتەکەیە هەمووی ئەرکی حکوومەتە دوو لیوای نەوت و غازی هەیە لە ئێمە توانین کێڵگەکان پارێزین هێزی تر پێویستە لە دەرەوەی کێڵگەکان ئەم ڕێگایانە پارێزیە وەزیری ناوخۆ وعدی دا و لیوای سێمی نەوت و غاز دروستکرێ بۆی ئەم ڕێگریانە لا ببرێ لەم منتیقا و ئەوەی ئێستا ڕێگری هەیە پێشتر بەسەرانە ئەو ڕێگریانە نەیراوە کۆمپانیای پێشوو هەموو مانگە 100,000 دلاری داوە بە کۆمەڵە چەکدار لەم سنوورا بۆی تەقەی لێ نەکەن ئەگەر حکوومەت هەبێشتی وا نابێ هەبێ. هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە دوو هێندەی پێداویستی ناوخۆ غاز بەرهەم بهێنێت بەڵام بەهۆی چەکدارانی نەناسراو بەستان بتڵێک غاز دەگاتە دەست هاوڵاتیان. بە گوێرەی ئامارێکە دەست پەیام کەوتووە لە چەند ڕۆژی ڕابردوودا 22 حاڵەتی تەقەکردن لەو تەنکەرانی سوتەمەنی بۆ شارەکان دەگوازنەوە تۆمار کراوە.